بەخێوکەر و سەرپەرشتیارانی منداڵانی بێباوکن پۆل پۆل دێن بۆ دەستگای خێرخوازی بەخشین تاوەکو موچەی ماگانەیان وەگرن. دەستگای خێرخوازی بەخشین بەشی بێباوکان لە سەرتاسەری کوردستان موچەی مانگی سێی بۆ 1118 منداڵ کە بڕی زیاتر لە 131 ملیۆن دینار بوو دابەش کرد. بەرپرسی نووسنگەی هەولێری دەستگای بەخشین باز لەوە دەکات لەم ساڵ 169 منداڵی بێباوک زیادی کردووە. دەشڵێت سەدان فۆرمی نوێ بۆ منداڵانی بێباوک ئامادێ و چاوەڕێی خێرخوازانن تاوەکو کەفالەتیان لە ئەستۆ بگرن و ئەوانیش موچەیان بۆ دابین بکەن. هەستین بە دابشکردنی موچەی مانگی سێ بەسەر 1118 منداڵی بێباوک کە زیاتر لە 131 ملیۆن دینارمان ئەمڕۆ دابش کردووە. ئێمە لە ساڵی ڕابردوو لەم مانگی ڕەمەزانەدا کە 949 منداڵی بێباوک موچەی وەدەگرێت بە بڕی 118 ملیۆن دینار واتە لە ساڵێک تاکو ئەمڕۆکە کە ڕەمەزان بۆ ڕەمەزان دیارە 169 منداڵی بێباوک زیادی کردووە و فۆرمی منداڵانی بێباوکمان ئامادە کردووە کە بە سەدان و بە هەزاران فۆرممان ئێستا لە بەدەستدا چاوەڕوانی کەفالەتکردن. بۆیە داوا دەکەین لە خوازان کە ئێستا مانگی ڕەحمەتە مانگی خۆشی و خۆشگوزەرانی بۆ ماڵی هەژار و بێباوکان داوایان لێ دەکەین کە کۆمەڵێک لەو منداڵ بێباوکان ئەم ساڵیش بتوانین لە ئەستۆ خۆیان بگرن بۆی بتوانین بە سەدان ماڵی دیکە ئاوادام بکەینەوە. دیارە دەستگای خێرخوازی بەخشین هەر لە مانگی ڕەمەزانی ئەم ساڵیشدا 10 پرۆژێ ڕاگەیاندووە. یەکێ لە پرۆژەکانی هاوکاریکردنی 2000 منداڵی بێباوکە کە ئێمە ئێستا سەرقاڵی وین کە بە جلوبەرێک بێ بتوانین جلوبەرگی جەژنیان بۆ دام بکەین یاخود هاوکاری مادی و زەکاتیان پێ بدەین. سەرپەرشتیارانی منداڵانی بێباوک باز لەوە دەکەن دەستگای بەخشین توانوویەتی ببێت بە پردی نێوان خواپێدراوان و کەسانی هەژار و بە تایبەت منداڵانی بێباوک دەشڵێن ئەو موچەی کە ماگانە وەردەگرین فراغی باشی ژیان و گوزەرانی بۆ پڕکردوونێتەوە. ئەو معاشیان بڕیتەوە ئەم دەتان و خواردنی لەو هێتیمانە پێ بکڕم و ئازرکەم ئەگەنا هیچ کەم نییە. وەزعیشم زۆر خراپە کرێتیمە زۆر مەمنونیانم دوو سارە و معاشم لە کنەوان هەیە 29 مانگسی مانگ بەهاشەکەمان دەدەنێ لە داوامە دەکەین داوا دەکەین ئەو لەو خێرخوازانە زیاتر بە هاوکە بەهانامان و بێ زیاتر سیقە و متمانەی کوزی ئابە بەخشین بکەن و زیاتر هاوکاریان بن زۆر بەهێرە زۆری مانگەکە ئەرزاقیان هەیە ئەشیان هەیە اینجا هەر شتێک بی دەستخۆشیان لێ دەکەین هیوادارم خێرخوازان زیاتر ئاگیان لێبی و یارمەتیان بدە بۆ ئەوانیش بتوانن بەردەوام بن. دەستگای خێرخوازی بەخشین چەندین ساڵە لە سەرجەم لقەکانی لە سەرتاسەری کوردستان بە هاوکاری خواپێدرا و خێرخوازان لە ڕێگەی پرۆژەکانیەوە بووە تا سایی میهرەبانی بۆ هەژاران و منداڵانی بێباوک و لە ڕێگەی گەیاندنی هاوکاریەکانیەوە هاوکار بووە لە کەمکردنەوەی ناڕەحەتی و مەینەتەکانی ژیانیان. گەیلان سابیر کەناڵی پەیام هەولێر.